باڵەکەتی کە منطقەت شاخاویە زۆربەی خەڵکەکە یارمەتیەکەدا بە تایبەتی لە گەنم درون و جۆ درون و جۆش برنەوە بەڵام ئێستا کمتر خەڵک گەنم و ئەواناکە کمتر زبارەماینە بەڵام ئێمە ئێستا لە گوندی وەردەی زۆر ئەوەکمان هەیە زبارەکمان هەیە بە کۆمەڵ هەرەوەزەکەی ساڵانە جارێک دەین ئێرانە ئەوەی کە ئیمە هەیتن لە باو باپیرانەوە هەیتن یەکەم جار باپیران وای باپیران ئەو جار لەبان ئەو جار ئێمە گەنجەکانیش لە دوو جلی دوایمەش ئەو جوێ بینەوە جوێکە لە گوندی ناوەندێ دێتە گوندی وەردێ ساڵانە دەینەوە لە وەرزی بەهارە دەین ئەبینەوە ئەو کاتێک کە وەختی شینای و ڕۆژوانەیە کاو جوێ بینەوە بە هەرەوزیە بینەوە جوێەکە نزیکەی 5 کیلۆمەترە هەموو ساڵێک خزمانی گوندی وەردێ بەحام هەمویان دێن ئەوەی بەخۆی نێ بەخۆی پێی نەکرێن نەخۆشیە هاندی شێشەشیە قەیدینە بەڵام زۆربەی زۆری پێشی ناکرد حەمەلەکی کرێکارەشی لە جێ خۆی ئەنێری ئەمە ئەوەی کە ئێستاکەین شەشی زۆر باشیشی زۆر هەرەوزە ئیشەشی زۆر خۆشیشە هەم وەکو سەفرەکی لێدە هەم وەکو تەبایە وەکو خزمەتی و زۆرمان هەنە یەکتر نەناسین خەڵکەکە زۆر هەیە لە خوارێ دێ مڵکەکەی لە گوندیە لە چۆمانەیە یان هەیە لە هەولێر و ڕانێ و سلێمانی و سۆرانە دێن لێرانە و ڕۆژەی دێنەوانیش خڕبنەوە لێرانە هەموو نیوەڕۆخوانە کوێک ڕاخۆین و وەکو قەدیم ئەو جوێە کەمە ساڵانە دەینەوە سێ سلفیا بڕی 100 ساڵانە تقریبا 300 ساڵ ئەو تاریخی مە بزانین ئەو جوێە لە ناوەندێ بن هەڵگۆردی دەبن گردە سۆریە لێنێ مەسافەی 5 کیلۆمەتر دوورە ساڵانە کە لە نەورۆزێ لە پێش نەورۆزێ لەو مانجی بەهاری دەبینینەوە دوو گوندی لەبەرە لە دوو گوندەکانیش دێتە وەردێت ئایڵە هەیە ماڵ هەیە 5 کەسی دێن هەیە کەسی نە هەیە زیاد دێ عالم هەیە چی لە بەنێ دێ ئەوە خێرێکی عەزیمە کابراگە هیچ چی لە بەنەبی هەدڕنداوی لێخوا لە هەڵگۆر دێتا دێتە وەردێ بە هەزاران دڕندیاوی لێ خواتەوە ئەو جوێ بێتەوە ئیسیفادەی هەموو خەڵکێکی دڕندەیە ئی عەویاناتیە لۆ حکوومەتیش هیچ نەگە بیکە زۆری